پێت وایە بەغدا لە ناردنی مووچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان جددی بێت؟ گرنگی ڕۆڵی وڵاتە زلێزەکان بە تایبەتی ئەمریکاویە کەوان ڕاستەخۆ ناڕاستەخۆ ئاڕاستی سیاسەتەکانی عەبادی دەکەن ئەگەر ئەوان نیەتیان لەسەر بێ ئەتوانن ناچاریکەن کە پاشان هەروە بێتەوە گفتوگوی نێوان هەرێم و بەغدا ئەوانیش ئەو یەکێکە لە خاڵە هەر گرنگەکان بە هیوای ئەوەم کە سیاسەتەکانی عەبادی لە ئاستی بەرپرسیارەتی بێت و بتوانێت بچێ هەرێم بنێرێت. من وەکو گەنجێک پێم وایە مووچەی فەرمانبەران دەنێرێت بێگومان دوای دڵنیای و ڕاستی و دروستی ژمارەی فەرمانبەرانی هەرێم بۆ پێی دەستوری عێراقی دەبێت مووچەی هەموو فەرمانبەرانی هەرێم بدات. پێشبینی ئەوە دەکەم هەرچەندە بە درێژایی مێژوو عەرەب بۆ بڵێن بەغدا باڵێنەکانی بە درۆ لەگەڵ خەڵکی کوردستان کردووە و هیچ باڵێنێکی نەگاندوتە جێ. ئەمەش ئێستا کە باس لەوە دەکرێت کە بودجە بۆ هەرێمی کوردستان بنێری لە ڕێی وەزارەتەکان کە بەڕاستی ئەوەشە بێتە هۆی ئەوەی کە سوکایەتی بە حکوومەتی هەرێمی کوردستان بکە. بۆیە ئێمە وەکو هاوڵاتیان هیچ باوەڕین بەوەی نییە کە بەغدا مووچە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بنێرێت. خۆم وەکو هاوڵاتیەک 100% سیقەم بە عەبادی هەیە چکە زۆر گوێمان لەو قسە خۆشانە بووە. ئەمەش تەنها بەس بۆ مەسەلەی دەنگدان و هەڵبژاردنیە. من وەکو تاکێکی کورد هیچ متمانم بە بەڵێنەکانی بەغدانیە تەنها پرۆپاگەندەی ئەعلامیە و بۆ هەڵبژاردن بەکاری دێنێن. ئەگەر بەغدا ڕاست دەکالەوەی کە بودجەی هەرێمی کوردستانی نێرێ ئایوەربینی بۆ وەزارەت کردووە بۆچی مووچەکانیان نانێرێ. من وەکو گەنجێک هیچ بڕوام بە بەڵێنەکانی بەغدا و عەرەبەکان نییە و دڵنیام کە بودجە نانێرێت و